بۆ یەکەمین جار بە زمانی کوردی ڕێبەری سەلامەتی و تەندروستی لە پرۆژەکانی بیناسازیدا وەک بەرگی یەکەم لە دووتوێی کتێبێکی 537 لاپەڕیدا کەوتە بەردیدی خوێنەران. ئێستا ئەندازیاران و سەرپەرشتیارانی بواری بیناسازی بەبوونی ئەم ڕێبەرە دەتوانن ڕێنمایی تەواو لەبارەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مەترسیدا وەرگرن و پرۆژەکانی بواری بیناسازی بە شێوەیەکی سەلامەت جێبەجێ بکەن. ئەم ڕێبەرە لە 6 بەشی سەرەکی پێک هاتووە. بەشی یەکەم بنەما سەرەکیەکانی سەلامەتی و مامەڵەکردن لەگەڵ مەترسیدا. بەشی دووهەم سەلامەتی ئاگر. بەشی سێهەم قۆناغی پێش دەستپێکردن بە کاری بیناسازی. بەشی چوارەم قۆناغی دەستپێکردن بە کاری بیناسازی. بەشی پێنجەم قۆناغی دوای تەواوبوون لە کاری بیناسازی. بەشی شەشەم فریاگوزاری سەرەتایی. ئەم ڕێبەرە لەلایەن کۆمپانیای ڤیوپایەنیرەوە ئامادەکراوە کە ئازموونێکی بەرفراوانی بواری سەلامەتی و تەندروستیان لە کوردستان و عێراقدا هەیە. لە ئامادەکردنی ئەندازیار عادل لەتیف مەولەوی و دەستێک لە ئەندازیارانی کۆمپانیای ڤیوپایەنیرە. ئەم ڕێبەرە لەسەر ئەرکی کۆمپانیای خشتی ئاشور لە چاپدراوە.